لا ڕۆژی جیهانیی ژمێریاران زانکۆی کۆیە وەرکشۆپێکی هاوبەشی لە نێوان بەشی کارگێڕی و ژمێریاری زانستە مرۆڤایەتی و کۆمەڵایەتیەکان و ئەنستیتوتی باڵای ژمێریارانی هەولێر ڕێخست و چەندی بەیت و توێژینەوەیەک پێشکەش کرا. ئەم ساڵەکەش وەکو ساڵانی ڕابردوو بەشەکەمان بە باشی زانی لەگەڵ ئەنستیتوتی باڵای ژمێرکارانی یاسایی هەولێر وەرکشۆپێک ئەنجام بدەن سەبارەت بەو ئاراستە نوێیانەی کە ئێستا لە زانستی ژمێریاری وربینیدا هەیە. بە تایبەت زانکۆی کۆیە ئەو ڕۆژە زۆر بە پیرۆز ڕادەگرێتن هەوڵی داوە کە وەرکشۆپی هاوبەش هەتا هەم بتوانین لەگەڵ شوێنەکانی تر ساڵی پار لەگەر زانکۆی دهۆک عینەن ئەو وەرکشۆپەمان ئەنجامدا بە بۆنەی ڕۆژی ژمێریاران. بەشداربوانی وەرکشۆپەکە بە دوو پانێڵ دوایین گۆڕانکاریەکانیان لە بواری زانستی ژمێریاری ڕوون کردەوە و با گرنگیشیان زانی. توێژی ژمێریاران بەتایبەت خوێنکاران لەو بوارە هەوڵی بەدەستێنانی زانیاری زیاتر بدەن. لەسەر ئاستی جیهان ئەوەی کرایە لە بۆ بسەبەبەکەی ئەوەیە ئەو ژمێریاران شتێکی زۆر گرنگ لە بۆ وڵاتی خۆیان لە بیئەی اقتصادی خۆیان چکات ئەوانە مەسئولن لە بۆ معلوماتی دروست دەکەین لە بۆ ئەو کەسەی بریاری دەدا. پێم باشە لە ساڵانی خوێندن لە بۆ خوێنکاران لە قۆناغی یەکە تا قۆناغی چوارەم کە ژمێریاری تەواو دەکا زیاتر دگە لە لایەنی یعنی چونکە ئەو زانست چەند یعنی لە سەتا شێستی زانستە لە سەتا چلی میهنەیە پێویستە ژمێریار ئەو شتانە بەواقع ببینی ئیچی لەسەر بکات. ساڵانە زانکۆی کۆیە لە ڕۆژی جیهانی ژمێریاران ئەو یادا بە چەند چالاکیەک بەرز ڕادەگرن و بانگێشتی سەرجەم فەرمانگە حکومیەکانی شارەکە دەکەن با مەبەستی بەرزکردنەوەی ئاستی زانیاری لای ژمێریاران. کاروان نازم گەلی کوردستان قەزای کۆیە.